سلااو قوتابیانی خۆشەویست خۆم بە خۆشحاڵ دەزانم کە بە دوو قۆناغ توانیمان هەموو بابەتە گرامەڕیەکانی پۆلی 12 بۆی خۆشەویست ڕوون بکەینەوە لەگەڵ ستافە مادون ناسەکەی تەلەڤزیۆنی پەروەردەی هەولێر کە لە شاشە جوانەکەیوان پەخش دەکرێت لە بۆ ئێوەی خۆشەویست کە بەڕاستی مادونە ناسانە ئیشیان کردیە هەوڵێکی زۆریاندایە خزمەتێکی زۆریان بە بواری پەروەردە و قوتابیان کردیە. ستا تەبان بابەتەکان هەمووی لە پیج لە شاشەی تەلەڤزیۆنی پەروەردە پەخشکرایە لە بۆتان، بەڵام لەوەی زیاتر سوودمەند بن لە قوتابیانە کە پێویستیان بە سیرکردنەوەی بابەتەکانە دەتوان سەردانی پیجی فەرمی تەلەڤزیۆنی پەروەردەی هەولێر بکەن لە فەیسبوک، لەوێ هەموو بابەتەکان بە شێوەی تۆمارکرا و تۆمارکراوی هەیە، زیاتر متابعی نەکرد وانە ئینگلیزی هەمووانەکانی تر بە شێوەی تۆمارکراوی لەوێ هەیە. هیوادارم سەردانی ئەو پیجە فەرمیە بکەن و لەوێ زیاتر ئاشنابن بە ڤیددیۆەکان و بە بابەتەکانی تەلەڤزیۆنی پەروەردەی هەولێر هەمیشە سەرفراز بن. آخر بابەتمان کە لێرە هەیە لە بابەتی گرامەری پۆلی 12 آخر بابەتەکی کورتە لە بۆتان تەوزیح دەکەم. وەک گوتم بابەتەکان هەر هەمووی بە شێوەی تۆمارکراوی هەیە لە پەڕەی فەرمی فەیسبوکی تەلەڤزیۆنی پەروەردەی هەولێر. آخر بابەت لێرە partial clause with conjunctions بەکارهێنانی کنجەکشنەکان. قوتابیان خۆشەویست کنجەکشنەکان زۆر گرنگە لە پۆلی 12 چونکی لە یونیتیەک هەمانە لە بۆ حاڵەتی ڕابردوو، لە یونت 5 هەمانە لە بۆ حاڵەتی ڕانەبردوو واتە لەگەڵ تێنسی ڕانەبردوو و هەروەها ئێستاکەش لێرە بە شێوەی نیم چەڕستە بەکارهێنراوە لە بۆ دیسکرایبینگ واتە لە بۆ تەوسیفکردن. لۆیە هەموو ساڵێ ئەو بابەتە لە وزاری لێتەوە 4 دەرەزەی لێرێتەوە جاروێ 6 دەرەزەشی لێ هاتیتەوە بە هەر 3 یونت. گرنگێکی تەواو بەو بابەتە بدەن کە لە یونیتیەک هەمان بوو بە بەکارهێنانی چ after و because و before when to by the time of you have وهروەها when while as ئەوانە لە ڕابردوو بەکارمان دێنە گوتمان لایەکمان لە بە ڕابردووی سادە بە لایەکمان لە بە ڕابردووی تەواو بەواتە پاس سیمپل و پاس پەرفێکت بە حەسەب قاعدە و بەکارهێنانەکانیان پێشتر تەوزیحمان کردیە و هەروەها لە یونت 5 بە هەمان شێوە لە بۆ حاڵەتی ڕانەبردوو هەمان بوو کە کنجشنەکە لە سەرەتای ڕستەیەکی ڕانەبردووی سادە بەکاردات و هەروە شارستەکەشی دێ بۆ ڕستەیەکی ڕانەبردوو یانەوە تاڵین داهاتوو واتە وڵی لەگەر بوو. ئێستاکەش لێرە هەمانە ئەویشتیا بە بەکارهێنانی نیم چەڕستە. ستا چەند نمونەک هات بۆ لە وزاری هات تێکەڵکردنی بابەتەکان بوو بە تایبەتی پار کە عینەن لێرەش باسمان کرد لە تەلەڤزیۆنی گوتمان ئاگدار بن دەکرێت هەر سێ بابەت پێکەوە بێتەوە فعلەن لە بۆ ئیمتحانی وزاریش لە بۆتان هاتبووە. لە بەکارهێنانی کنجەکشنەکان لێرە هەمانە وێن و while و on و after و since و before ئەوانە کە ئەمە دوو ڕستە پێک دەبەسین لێرە نیمچە ڕستە پێک دەبەسی لەگەڵ ڕستەی تەواو ئاگداری ئێرە بە وێن و on و while ئەوانە لە سەرەتای نیمچە ڕستەکە دێن. نیمچە ڕستە واتە ڕستەی تەواو نییە واتە بکەر و فرمانی تێدا نییە ئەوە دەبێتە گرێ لە کوردی پێ دەگوترێت گرێ. ئاگداری ئێرە بە ئەگەر لە ڕستەکەدا بکەر نەبوواتە سبجێکتمان نەبوو ئەلێرە سبجێکت نەبوو ئەتو ڕاستەوخۆ پێویستە لە دوای ئەو ئامرازانێک کە هەمانە ڕاستەوخۆ ڤێرب ING بەکاربێنی. ڕاستەوخۆ دەتوانی ڤێرب ING واتە ئەگەر هەبوو ئیلا دەبی ڤێرب ING ڕستەکەی تشمان کە لێرە ئەمانە سبجێکت ڤێرب کەمپلیمنت ئەوەیان طبعا دەمی ڕستەکە عادەتەن بە شێوەیەکی پاستە بەڵام دەمەکە مهم نییە واتە ئێرە زۆری فرمانەکەمان ڕابردویان ڕانەبردووە لە حاڵەتێکدایە گرنگ نییە ئەوەی کات و فۆکەس لەسەر زیاتریش کە دەبێتە بۆ شای ئێرەیە. ئەگەر بێت و ئامراز لە سەرەتا بوو دەکرێت عینەنوچی هەر بابەتەکانی تریش ئامراز بچێتە ناوەڕاستیش چونکی کنجەکشنەکان دەکرێت ئامراز هەم لە سەرەتا بێ و هەم لە ناوەڕاست بێ. ئەوەی کە گرنگە ئامراز پێویستە لە سەرەتای گرەیەکە بێواتە لە سەرەتای ڤێرب INGەکە بێ لە سەرەتای ڤێرب INGەکە بە دیقەت تێرە بدە ئامراز لە سەرەتا بوو بەشی یەکەممان ڕاستەوخۆ ڤێرب ING دەبێت ئامراز لە ناوەڕاست بەشی دووەممان ڕاستەوخۆ ڤێرب ING دەبێتن. هات دیقەتی چەند نمونەشی بدەینەوە نمونانەمان کە لێرە هەیە بە تایبەتی لە ڕۆژینجی ئەنفال لەگەر کاتێک کریسکار بابەتەکە دەژێڕیتەوە زۆر نمونەی تێدایە لەسەر ئەو بابەتە. while staying through the while staying through the Atlantic science do various لێرە دیقەت تێرە بدە ئەوە لێرە
while plus verb ing. while plus verb ing. ليرة subject verb complement. مين يقول ما عندنا راسك كسبين. after living through after living. after living دي قتير بدأ فارزة احتاج فارزة هي لبيني درستكي. they love they love. كواتا بشوية دبي أوي كزور زور جرينجا قوتمان تيكل كردين لقل بابا تكاني دي زور زور أقعتان لبي واتا دكري لقل بابا تكاني تر تيكل بكري بمشوية دي قتي أو نمونة يبدن كليرة همانا ليونت يك ليونت بينز ليونت حافت تمشاكا that after dash the report he me. So after he finishes will come and help. He will come and help me. He will come and help me. أوا دي قتير بدا لبو يونت بينتس رانا بردوش سادة ودا هاتو راستا. After man هيونيا he had finished. أول شان يونت يك لدواي after بيستي من بهات بيبيا. He came and helped me. رابر دوش سادة كواتا بيش راستا. أو بارلو زاري هاد بو برسيارة. After finishing, look at this. ليرة subject no. كواتا راستا وخو verb انجيكا تواوا. He came and helped me. أول شان ببي ياساي describing the actions راستا. كواتا والله من راس دبيتا والله من راس دبيتا all of them. والله من راس دبيتا all of them. أو كلا بابتا كان تكل كلا لبو حال كدني أو بابتا لبو برسيارة كاني وزاري يكشت بيد عليهم تركيز بك. أجر لرستا كدا A B C D هموي هالبجاردي سرب خو بوشوي A B C D راستا خو أمراز فيرب ING ديت راستا بقيد الشرط أو ولا من راستا كيا. أجر A B C D هبو يعني مالتي تشويس نبو لير الذين نسرابو A and B and B and C and all of them. اوتوماتيكيا امرا زائدا فيرب ان جديد او مان راس دبيتن لو اللي والله من راس before traveling او ان راسته in New York last Saturday I've been having a wonderful time او شان وزاريه دي خطير بدا دي سنه اي بي سي دي كهموي سرب خوي كواتا راسته خو اگر امرا زائدا فيرب ان جديد هبو او والله من راسته كدبي اگر هبو والله من راسته كدبيتن بوشي همويا وانا او هذا بيتن تابسينا يكا تشيكا اي بي سي تدابي يعني واتبلي اي ان بي بي ان سي يكا كلو بابتانا شنشي بابتكا اشتشي اسانا تمشي ونمونه يمكن ليركا همانا قالت انت oh yes we went down to have dinner look at this after having rasta او مشكلة ما لينيا بلام دقتي اربدا لديتي نوسيا نسيتي A and C كواتا دبي تمشايتي C شو بكين بزاي نوك C راست بي C نسيتي ت after we has نابي ببيدا مكاش هر غلطة بلام اگر طلباء لو دمي فوكسي لسر دمكاش نبيتن دزاني كالدواي وي نابي هاز هبي على قل دبا هاف بايا كواتا والله من راست دينيا والله من راست لو حالتي دبيتا أي أول لويا أقداري أو بابا تيبن أو آخر بابتي جرامري يونت حفظ بو بابتك بابتا شي زور زور كردوي استكات ما عندك توضيحي أو كونتكستانتان لبودكم بيو كاتيكا همانا تمشايرك بابا ليرة ويرسين كونتكست مان هيك لا يونت يك او طبعا اكتيفيتي بوك قطاب يعني خوشويست لا يونت يك يونت تسار لا يونت بينز همانا دكري بلين سالانا نمونك ديتوا دكري راستا خو بلين او انا ديتوا يانيش رستين نزيك لو انا ديتوا تا همان حالتها تمشى او نمونانا كان كليرة همانا وطبعا اكتيفيتي بوك با توضيح حشي بكين ليرة دو شي داي تمن دل او دو شي كاما بكارد لروي كونتكستو ولا رستانا تمشى بك تسي ده ask ده find out ده
ask واتە پرسیار دەکە. ask someone واتە تۆ پێویستە کەسێک هەبێت تا پرسیاری لێ بکەی. واتە لە دوای فرمانی ask پێویستیمان بە کەسێک هەیە. و بەڵام find out پێویستت بە کەس نییە. لە find out واتە بۆ دەردەکەی واتە و معلوماتت بۆ دەردەکەی بەبێ ئەوەی ڕاستەخۆ پرسیار لە هیچ کەسێک بکەی. لێ دیقەتی ئەو درستەیە بکە. دەرێ another passenger on the plane Azad about his visit to New York. Look at this. چمان هەیە لە دوای بۆشایی ئازاد کەواتە لێرە ئەگەر ناو یان جێناوێکە بوو کە حتمەن جێناوی کەسی ئەوە ئەتوبێ قەید و شەر دەڵێ چ دەڵێ ask someone ask ئازاد وایە ئەوە بەنسبەت find out. Look at this find out. لۆ لێرە find outم بەکارێن لۆ لێرە ask بەکار ناینم گوتمان ask بەکاردێت بۆ پرسیارکردن لە کەسێک واتە پێویستە ئۆبجێکتەکەت کەسێک بی. ئەوجا ناوە یان پرۆناون و کێشەمان نییە بەڵام لێرە دەرێ a lot from لێرە بڕێک هەیە مادەم لە دوای بۆشایی بڕێکمان هەیە ئەتو دەڵێ چێ find out دەڵێ چێ find out. ئەوجا بەکارهێنانی ئێجا لێرە دەبیتە askێت found out فۆرمی فرمانەکەی ئەو کاتی بە پێی هەڵبژاردنەکەی دیارە. کام لێرە مەبەستمان ڕاستەوخۆ ئەو فرمانەکە لە بین دوو قەوسی بەکاردێن. ئێستا لێرە another passenger on the plane about his تەمەشێرە بکەوە لێرە دەبیتە askت تەبعاً ئەگە بە شێوەی فۆرمەکی تەواو بنووسی askت ئازاد. ئەوەشیان دەبیتە found out واتە بە شێوەی past دەبیتە found out. بەڵام لێرە کامە مەبەستمان بەکارهێنانی چیە لە ڕووی مینینگەوە کامە وشە هەڵ دەبژێری ئایا ask هەڵ دەبژێری یان find out هەڵ دەبژێری. دوو شتێک کەمان هەیە لێرە گەردی قەدەی trip کە لە منهەج لە کۆنتێکستی منهەج بە معنای گەشتی کورت هاتیە گەشتی کورت. journey بە معنای گەشتی درێژ هاتیە. دیقەتی ئێرە بدەن ئەلێرە دەرێ I'm just on a short. What do we have? short یعنی چی یعنی کورت. short یعنی کورتە مادەم گوتی کورت بێ قەید و شەر دەڵێ چ دەوێت trip بێ قەید و شەر چ بەکاردێنی دەڵێ trip ناڵی journey گۆشەی shorتی دایتە من. و هەروەها لە دووەم چی دایتە من long یعنی چیە یعنی درێژ گەشتێکی درێژ کەواتە مادەم لۆنگە دەی long journey. بەڵام گریمان شۆت و لۆنگەکەی نەدا لە وزاری شۆت و لۆنگەکەی هەرگێت لەوەی پرسیارەکە تۆزێک قورستر ببی لە بۆ تەڵەبەی ئەو کاتی احتیمات دەکەیە سەر چێ احتیمات دەکەینە سەر ماوەی گەشتەکە few days چەند ڕۆژێکی کورت چەند ڕۆژێکی کەم کەواتە تریپە. ئەوی تریان دەڵێتن چ 3 years 3 ساڵ ئایا شۆرتیان لۆنگە تەبعاً لۆنگە. دوو شتێک کەمان هەیە meeting and conference. meeting یعنی چاوپێکەوتن یعنی شەوتە مقابلە و conference یعنی کۆنفرانس ئەو کۆنفرانسەی کە خەڵکێکی زۆر بەشداری تێدا دەکاتن. meeting یعنی کۆبوونەوە مقابلە کۆبوونەوە عادەتەن لە نێوان چەند عەدەدێکی کەمی خەڵکە. بەڵام کۆنفرانس لە نێوان ژمارەیەکی زۆرش و ئوسولی میتینگ لەگەڵ ئوسولی کۆنفرانس ئوسولی میتینگ دانیشتنە پێکەوە و قسەکردن لەبارەی بابەتێک لەسەر مێزێک. بەڵام ئوسولی کۆنفرانس عادەتەن یەکێکیان لەسەر مەنەسەی قسە دەکا و خەڵکی تر گوێ ڕادەگری و دواتر ئەگەر خەڵکەکە پرسیاری هەبی یان تێبینی هەبی ئیتر مناقەشە دروست دەبیتن. لۆ دیقەت هێرە بدەرێت the manager and hair assistant. manager and hair assistant. manager واتە بەڕێوەبەر hair assistant واتە یاریدە دەرەکەی کەواتە ئەوانە چەند نەفەرن ئەوە دوو نەفەرە. مادەم بووە دوو کەس کۆنفرانس ناکە دوو کەس میتینگ دەکا. ئەوی تریان دەڵێتن چێ thousands of people هەزارەها خەڵک هەزارەها خەڵک دەتوانێت میتینگ بکەن نۆ دەبیشە ئوسولی ئەو کۆبوونەوەی چۆن بی دەبی ئوسولەکەی بە شێوەی کۆنفرانس بی لەوێ لێرات و پێویستە کۆنفرانس هەڵبژێری. دوو شتێکمان هەیە دیسان بە هەمان شێوە کە ئەویش چییە conversation و هەروەها discussion. دیقەت هێرە بدە Him and I had a quick this morning. He told me a bit about his what? His holiday. He told me a bit about his holiday. Look at this. باسی هۆلیدەی خۆی لەو کردم باسی عوتلەی کردی کەواتە باسی عوتلەی کردیەوە گفتوگۆیەکی ئاساییە شتێک نییە قسەی لەسەر بکرێت پێکەوە بووینەوە هەندێک باسی ئەوی خۆی لێ کردی بەڵام ئەوی تریان چ دەرێ everyone who works here should meet one day and have a proper dash.
about the future of our organization. Look at this. I prepare يعني گونجاو. گونجاو خو آماده کردن لبو شتێکی گونجاو ئاگادار بن. ئەوە لێرە دەی بڵێ discussion. لێرە دەڵێن چێ discussion. لۆ بابەتەکە یعنی لێرە داوا کرایە کە کابرا خۆی ئامادە بکەواتە تاوتوێی بابەتێک بکەیت کە بووە تاوتوێ پێشتر ئاگادار کرایتەوە لەسەرەوە بابەتەی پێویستامە تاوتوێی ئەو مەوزوعی بکەین لەو شتێ پرۆپێر هەیە واتە گونجاو لەبە کانڤەرسیشنە تو کە لەگە برادەرە قسەتکردنی پێویست ناکەورێ کانڤەرسیشنێکی گونجاو کەواتە لێرە دەڵێ دیسکەشن تاوتوێ. دوو شتێک کەمان هەیە بابە لێرە yesterday evening last night. yesterday evening واتە دوێنێ ئێوارێ لە ساعت 5 دەست پێ دەکات تا ساعت 9 ئێوارەیە و هەروها نایتیشەوە شەوە. دەڵێتن چێ we had dinner at about 7 o'clock yesterday evening یان last night. تەمە شێرە بکە دینە. دینە یعنی چیە؟ نانی ئێوارە. مادەم بۆ نانی ئێوارە عادەتی نانی ئێوارە لە ئێوارە دەخورێ. عادەتی نانی ئێوارە لە ئێوارە دەخورێ کەواتە yesterday evening. ئەوەی دووەم تەماشاکە I turned off the TV and went to bed at 10:30. bed واتە جێگای خەو. جێگای خەو. مادەم بۆ جێگای خەوتنها عادەتی مرۆڤ لە شەوێدا دەخەوێ ها. went turned off ڕابردووە went لێرە last night. دوو شتێک کەمان هەیە fact واتە حەقیقەت ڕاستی لەبارەی شتێک ڕاستێکت لۆ دەردەکەوی و ئینفەرمەیشنیش واتە زانیاریک لەسەر شتێک لە بۆ دەردەکەوی. لێرە چمان هەیە I've just read an amazing interesting exciting هەر یەک لەو جۆرە ئاوەڵناوانە لە پێش بۆ شای هەبوومە دەڵێن fact. دەڵێ چێ دەڵێ fact ئاگادار بە fact. بەڵام ئەگەر لە پێش بۆ شایەکە ها lots of useful بڕێکمان هەیە بەر lots of some lots of a lot of دەڵێ چێ information باشە دەڵێ چێ information ئاگادار بە. طبعا ئەوەی یونیتێک بوو دەچینە سەر یونت 4 و 5 بە خێرایی تا پێڕابگەین لە بۆتان تەوزیح بکەم تا کاتمایە. لە یونت 4 چمان هەیە عینەن مەجموعە کۆنتێکستێکمان هەیە لێرە دوو شەمان هەیە stop and end. stop واتە کۆتایی پێ یعنی دەوەستێ و بەردەوام دەبێتەوە بەڵام end واتە کۆتایی بەو شتە دەینێ کە تێیدایە. و لێرە ئەگەر لایانی گرامەری دیقەت بدەین stop speaking لێرە verba ing هەیە مادەم verba ing هەیە دەبی بڵێ stop نابی بڵێ end. stop ئەوە لە ڕووی گرامەریەوە و دەشکرێ بڵێ when Ta hears the news outside she and turn round. وەستا و تەمەشایەکی دەرێکرد کە گوێ لە دەنگە چی بوو بەڵام لێرە هاوشەی speaking verba ing لۆ ئەمە دەڵێ stop speaking. great. ئەوەی تریان دەڵێتن چ Ta dash her talk by saying that's all I have to say. that's all I have to say. ئەوە هەموو شتێک بوو کە دەبوایە بیڵێم کەواتە لێرە دیقەدە کۆتایی پێهینایە بەپێی ئەوەی شینم کردی و خەتم لە بندایە کۆتایی بە قسەکانی هێنایە لێ نای بڵێ stop دەی بڵێ ended هۆنیا ended. ئەو جارێ دوو شێت کەمان هەیە speech واتە وتار و lecture واتە محاضرە یعنی واتە دەرس. speech وتاری کەسێکە the leader of the government the mayor of Erbil the principal anything that we have. دیقەت تێرە بدا دەرێتن سەر the new leader of the government سەرۆکی نوێی وڵات gave a great ناری lecture چونکی lecture محاضرەیە و وازبە لە سەرتوو پێویستە بخوێنی. gave what a great speech بەڵام ئەگەر دیقەت دەین I always write out my notes. note وعنی تێبینی دەنووسم تێبینی بنووسی دەبی پێویستە بخوێنی کەواتە چە تێبینی چ دەنووسی lecture notes. دوو شەیت کەمان هەیە نەڤس واتە قەلق پلانێکت لە پێشیان پرۆسەکت لە پێشە ئیشەکت لە پێشە تێیدا
هەز بە قەڵەقی و نیگەرانی دەکەیت ترس نییە هیچ ترسەک نییە و بابەتە هیچ ئەزیەتت نادەکە ئەزیەت بەڵام لەو پرۆسەیە قەلەقی بۆ نمونە تەڵەبە کە ئێستا لە قۆناغی دوازدەی ئیمتحانات وان نزیک دەبیتەوە تێیدا قەلەقی مسەیتەری بەڵام قەلەقێکت هەر هەیە ئەوە یعنی سێ نرڤس و فرايتن واتە ترسان فرايتن واتە لە شتێک بترسی کەواتە لێرە چمانەیە the exam واتە تاقیکردنەوە مادەم تاقیکردنەوەیە کەواتە ئەتوو قەلەقی لەو تاقیکردنەوەی بەس بەکاردێتن بەڵام ئەوی تریان دەرێ when the line ran straight towards me I was suddenly really frightened کە شێرەکە دیارە توێ باخچەی ئاژەڵان و لەو دیوی پەرژینیان لەو دیوی جامی شێرەکە ڕۆیت و غاری دایەت و ترسای really frightened ترسان بەڵام ئاگادارم لە قوتابیان لێرە تێبینێک بدەمێ ئەگەر گوتی ئەوە هەمان وشە لە زیاتی frightened گوتی frightening ئەها ING دا ئاگدار بە ING بە هەموو شێوەیەک غەڵەتە frightened دەبی بە EDB باشە دەبی بە EDB frightened دەبی بە EDB بە ING بوو غەڵەتە ئەوە پێشتر لە ئاکتیڤیتی باسکرایە ئەوە بەنسبەت ئەو دوو شەی دەچینە سەر دوو شەیتکە دوو شەیتکەمان هەیە لێرە ئەوانیش چیە سایت و ڤیوە سایت واتە دیدگا تۆ لە ناو دیدگایەکەدا بی و لە ناوی بیە هاویش چمانێ و شەی تۆریستەیە عادەتەن و هەروەها ناوی شارێکیش هەیە شار لە وزاری هاتیتەوە تەمەشێرە بکە مادەم شار هەبوو یانە لێرە تۆریستە و دەرەی سایت ئەوەی تریان دەڵێ ڤیو لە بۆ مەسافەکی دوور بەکە یانی شەوە تا بڵێن لە بۆ مەسافەی شوێنێکی برن لەسەر شوێنێکی بۆ نوێت لەسەر چیای سەفینی تەمەشای هەولێرە دەکەی this is view بەڵام دەچیە پارچی لە پارچی چەند مەنزەرێکی جوان دەبینی ئەوە سایت ئاگدار بە بەڵام لێرە لە بۆمە پێویستە چۆن بزانین ئەگەر وشەی تۆریست هەبوو یانیشەوەتە ناوی شارێک هەبوو ئەلێرە ئەتو دەڵێ سایت ئەگەر نا view بەکاربێنی ئینشاڵڵا غەڵەت نابی دوو شەیتکەمان هەیە تۆڵ طبعا لە بۆ مرۆڤ بەکارێک باڵای بەرزبی لە ئینگلیزی پێدەگوترێت تۆڵ لە بۆ مرۆڤ و هەروەها هایش ئەلێرە کە بەکاری هینایە نمبر تەماشای دەرتن چێ کاروان is over 2 meters tall ئاگدار بە کاروان زیاتر لە 2 مەتر درێژە نایڵین های لە بۆ مرۆڤ ناڵین های باشە بەڵام ئەوی تریان لێرە نمبر life level high number high life high level ئەوانە هەمووی دەڵێ های چونچ ناڵێک tall number ڕقەمەکی درێژی بەدەستهێناونیە دەرەی نمرەیەکی بەرزی بەدەستهێنە ئەوانە ئەگەر دەرێت نمبر لایف لێڤل هەرێک لەوانە هەبوو ئێمە دەڵێن چێت دەڵێن های ئەوەشیان دوو شێتکەمانەیە و جارێت چوچیە ئینڤێند و ئادڤێندەوە پێشتر لە گرامەرش باسمان کرد بوو گوتمان ئینڤێند واتە لە کۆتاییدا تۆ لەسەر بابەتێک گفتوگۆت کردیان لەسەر بابەتێک ئیشت کرد لە کۆتاییدا نەتیجەکەی بۆ شێوەیە دەردەچی کەواتە لە دوای ئینڤێند پێویستیمان بە subject verb complement هەیە پێویستیمان بە ڕستەکی کامل هەیە دیقەت تێرە بدە دەرێ we discuss our plans for a long time and dash we decided to travel west look at this we subject travel decide verb ها دیقەت تێرە بدە in the end بەڵام at the end لە کۆتایی something لە کۆتایی شتێک at the end of what واتە at the end بەخۆی بەتەنێ واتە دار نییە at the end of شتێکی تر کەواتە پێویستیمان بە چییە at the end of بە تایبەتی لەگەڵ چ دێتن لەگەڵ کاتەکان at the end of the day at the end of the week at the end of the lecture at the end of the party at the end هەر ئڤنتێکمان هەبی لێرە دیقەتێرە بدە the day کەواتە at the end ئاگدار بە of گوتمان زۆرێکە لە ینی of بەکارهێنانی وشی خاوەنداریەکی ئیش دەکاتن لۆیە دائیمەن پێویستی بە ناوێکی تر هەیە at the end لۆیە پێویستە of ناوێک هەبێتن لە دوای at the end کەواتە in the end ڕستێکی کاملمان هەیە کێشەمان نییە at the end دەبی of ناوێک هەبیتن ئاگدار بن و ئاخیری بابەت ئەوی شۆزم میلیۆن 5 باش بەسەریعی تەوزیح بکەین دەڵێ New York has a دوو شەی دایتەمن population and people population واتە دانیشتوان people واتە خەڵک
شار چی هەیە شار دانیشتوانی هەیە نیویۆرک ئەزە شار نییە ئیلا شوێن نیویۆرک دەکرێت لۆت بگۆڕی بکاتە ئەربیل بکاتە سلێمانی ئەنیثینگ کەواتە لێرە مادە هەمانە شار چی هەیە شار پەپولیشنی هەیە پەپولیشنی هەیە دانیشتوانی هەیە گرێت ئەوە بەنسبەتەوەی money of the dash who ئەمە پێشتر باسمان کردێ لە بۆ کەس بەکاردێت لە بۆ چ بەکاردێت لە بۆ کەس کەواتە people who ئەوە دوو شەیت کەمان هەیە old and ancient old بە تایبەتی لە بۆ مرۆڤ ئەمە وشەی old بەکاردێنین old بەکاردێن ancient واتە زۆر کۆن واتە شتەکە بە کوردی پێ دەگوترێت دێرین The uncle that is getting dash he must be over 65 now دیقە تێرە بدە old هەم لەبەر ژمارەی ساڵەکەن و هەمیش گوتمان لە بۆ مرۆڤ ئاگدار بە old بەکاردێتن ئەمە ئەوە سەبارەت بۆی دووەمیان دەڵێتن چ ancient دیقە تێرە بدە about 3000 years ago 3000 ساڵ لەمەوبەر 3000 ساڵ لەمەوبەر دەبیتە چ دەبیتە ancient ئاگدار بە دەبیتە چ ancient ئەوە سەبارەت بە ancient and old content and consist of content واتە تێیدایە ئەلێرە چ پاکەتی دابەت و چ بۆکسی دابوو باگ هەرە شتانێک کە شت لە خۆ دەگرن ئەو شتانێک کە شت لە خۆ دەگرن باگە پاکەتە بۆکسە anything that we have ئەوە دەڵێ چی contain واتە تێیدایە بەڵام ئەویتریان دەرێ lunch today خواردنی ئەو ڕۆمان پێک دێت لە خواردنی ئەوڕۆ lunch today دەڵێن پێک دێت لە کە گوتی پێک دێت لە لەنچی دامە دەڵێ پێک دێت لە consist of ئەو شتانێکە لێرە باس کرد burger eggs and tomatoes and chips دوو شەیت کەمان هەیە لێرە ئەویشیان چییە feed فرمانی فودە فود واتە خواردن feed واتە دەرخواردی دەدا ئەجە feed بە معنای بەخێوکردنیش دێت بە معنای خواردن پێدان دێتن و ئیتیش واتە دەخوا ئاگاداری ئێرە بە ئەگەر لە دوای بۆشاییەکە بەرکارێکمان هەبوو کە مرۆڤ بوو ئەوە ئەتو دەبی بڵێ feed کە مرۆڤ بوو دەڵێ feed واتە بەرکارەکە شتێکی حەی بوو زندی بوو تایبەتی مرۆڤ بوو ئەتو دەڵێ feed واتە بە خێوی دەکات دەرخواردی دەدات تەماشاو نمونەیە بکەم دەرێ هەڤال isn't rich هەڤال دەوڵەمەند نییە but he makes enough money to his family لە بۆ چ to feed his family یان to eat his family ئایا لۆی عایلەی خۆی بخوات یان لۆی عایلەی خۆی بەخێو بکات تەبعاً لۆی عایلەی خۆی بەخێو بکات پاشا چمانە دەرێ that was delicious یعنی چییە یعنی بەتام شتێک بەتام بوو دەخورێ کەواتە لێرە دەڵێن eat تەواو دوو شتێک کەمان هەیە land and ground land واتە زەوی بەڵام پارچەک زەوی مەبەستمان گۆی زەوی نییە هەموو زەوی بەڵام ground مەبەستمان گۆی زەویە دەرێ all the dash from here ئەلێرەوە from here لێرەوە کەواتە نەبووە هەموو زەوی لۆ ئێمە دەڵێن land from here گوتی نەبووە هەموو زەوی لێرەوە دەست پێ دەکە لە بۆ گردەکانی ئەولای کەواتە مەبەستی پارچەک زەویە ئەوەی تریان لە بنەوی دەرێت چنار fell off the wall and hit the ground چنار منداڵەکە چوویتە سەر دیواری بەربوویتەوە کە بەربوویتەوە ناڵی کەوتە سەر لاندی کەوتە سەر پارچە عاردەکی دەڵێ چە دەڵێ کەوتە سەر ground کەوتە سەر زەوی ground ئەویان سەبارەت بە دوو شێش ئەوە گەیشتینە ئەخیری لەگەڵ پرسیارەکانی وزاری تەماشایەکەوە چیت کەمان هەیە دوو شەیت کەمانێک کاردووکی بە معنای ناوەڕاستێ میدل و میدیوم میدل بە معنای ناوەڕاستێ لە بۆ شوێن و میدیوم بە معنای ناوەڕاستێ لە بۆ قەبارە ئەلێرەگەر دیقەت دەدەرێ there are three سێ کە گوتی سێ ئەوە کۆنتێکستی میدل ئاگادار بە سێ ئەوجە 3 seaters 3 houses 3 balls 3 anything ئەوە دەڵێن چێ in the middle in the middle دیقەت تێرە بدە ئەوە بەنسبەت وی میدل ئەوەی تریان دەڵێ میدیەم دیقەت دا
سويتر. سويتر يعني سي يعني فانيلا. بلوز. فانيلا جلكة أو همو ما تشوينا كلو ستوري لبو زلكريني همو ام اس ال او الى سنوسرا اكس ال او ما بس مانشي ما بستي قبارة كان لارج وسمول وميديوم ليرة وشي سايز يشي بمحترمي دايتما هرب اشكرا بيمان داليك او باس لميديوم دكات. آخر دو شمان هي بيك واتا لدكاتوا تيك واتا دبات تشتاق بي. The purpose already سوى كان بيجيشنا زوتي هركش لداري لدكاتوا. بالام كس لدكاتوا لنا صندوق دادا ندير بزنس شي بعد عملي شي هي. دري the ghosts are dash apples from the box لنا صندوقك سليدك دبات. ما دام قلتي from something لشتيك دبا كواتا لنا صندوقك درديني دبات. كابرا سيوي لي دكاتو لو خوي بزنيش لخواري لنا درديني ودخوا كواتا لي دلي taking. أو برسيارة كاني وزارية باتمشاهي جيبكين كتسن صالة هاتي توا بخيراي ولمدة 4-5 دقيقة شي. The herbs are ready and the farmer is تازة بالضبط وقتها 2020 تمهيدي هاتيتو picking. As we had dinner about we had dinner about أول لو زايتو دليسا yesterday evening. There are 3 free seats 3 free seats in the دي قتيبة in the in middle. I will have a very difficult exam and I'm really difficult exam. قلت man difficult exam man هبو دلينسا نفس قلقي لباري وامتحانها أو أنا وزاينة طبعا. I was really when I saw snake. Snake يعني مار. Snake frightened ماري شي قلقي ملقينيا وترسل يراكي. My friend is me. دي قتي ربده me. أما قلت ما نقل لدواي بوشاي ناوي كان زيناوي كبو أو أما يكسر دلينسا ask. دي قتي ربده ask me. That I've just found an interesting. Look at this interesting. أما قلت man exciting, interesting, amazing. قالك لو أولنا أنا هبوت بكاردين fact an interesting. أقدر على facts بكارنا لو ليرا أنا شيء محترم هيك لابد tag بكارد لو ده fact. We didn't have time to visit many of the tourists of the Syria. لولا لسرو كنموني أصلا كيخوي واشنطن بونيا. ليرا تيدا يتما city شهر. كواتا دلين site. دلين site. بروسر هو تو أو من معي. When I hear the noise outside, I speaking. Look at this. I speaking. Stop it speaking. Verb ing speaking. When I turned the TV off, I went to bed at exactly ساعة يازدا. دي قتيرة دلنا كي خوي كتابي دوني وبو ليه كريت يازدا. والله ما قلت مانيش ما بينها. Went to bed last night. Great. وهذا آخر day my son tried hard and he left the right. Look at this. He left subject verb. كواتا دلينسه in the end. قلت مان أجر بكرو فرمان هو دلين in the end. قطاب يعني خوشيست أوا بابا تكاني أو رومان بو بابا تقرأ أمريكان توا دوباره أو يويستي سير كاتن دتوانن سرداني براي فرمي تلفزيوني پروردهی هولر بکن لویل همو ویدیو کام ببینین هیوادارم به بتزیگی سود و رضامندی و خوشایست همیشه سرفراز بید.